خێر بێنسە سەر و سەرچاوە. ماوەی 8 ساڵە خزمەت دەکەین لە پارێزگای سلێمانیە. وكادت تغرق شهادة حمامة فسقط عليها ومدت إليها قشة كانت وقربها. ئەم پرۆژێ ئێمە زۆر بە گرنگی بینین بۆ ئاڵوگۆڕکردنی کار و چالاکی زانیاریەکانمان وردە بەرەو کۆتایی ساڵی خوێندنی 2021 بۆ 2022 چین. ئەوەی زۆر گرنگە کتابی عەزیزەکانی پۆلینۆ عەزیزەکان لە هەفتەی داهاتووەوە ئێمە کەوینە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بۆ ئێجێی خۆیەتی پلان و کاتەکانمان بۆ جۆرە ڕێکخین کە لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزانە بگونجێت. Today I'm going to warmly welcome Jihan from Kirkuk coming here. Today I'm going to kindly talk about this school for you. I love my ABC. Next time won't you sing with me? براسي
پێخۆشحاڵ بووین ئەمڕۆکە کە ئەم گەشتەمان کرد بۆ قوتابخانەی جیهانی سلێمانی کە لە نزیکەوە لە یەکتر نزیک ببینەوە بۆ ئاڵوگۆڕکردنی زانیاری و هەندێک دەستکەوتی باشتر و جوانتر. بەڕاستی ئێمە لێرانە کە ئەمڕۆکە هاتینە ئەم قوتابخانەیە، قوتابخانەی سلێمانی، بەڕاستی شتێکی نایاب زۆر جوانمان بینی لەلایەن سەرجە مامۆستایان و قوتابێ بەڕێزەکانەوە. بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە، لێرانە دەستخۆشیان لێ دەکەم. بەڕاستی جێگای دەستخۆشیان ماندووبوونیان دیارە لێرانە لە قوتابخانەیە لە ڕووی لە هەموو وەکاندەوە، لە چی لە ڕووی پاک و خاوێنیدا، چی لە ڕووی وانەوتنەوەدایە و چی لە ڕووی پێشکەوتنی قوتابخانەی سلێمانیدایە. زیادە زەربارێکی ڕاستە ئاچێک قوتابخانەی جیهانی سلێمانی جێبەجێکرا پێدانی کارتی سەوزە لەپای هەموو ماندووبوونیان لە ڕووی زانستی، لە ڕووی ڕەفتاری، لە ڕووی پەروەردەی پاک و خاوێنی و ئێمە کارتی سەوز پێشکەش بە قوتابەکانی خۆمان دەکەین و هەفتانە جیهانی کەرکووکەوە هاتم بۆ قوتابخانەی جیهانی سلێمانی. بەڕاستی بۆ من مانە شانازی بوو کە قوتابخانەی جیهانی سلێمانی بینی. بەڕاستی زۆر جوان بوو و زۆر جوان بوو، زۆریش گەورە بوو و بۆ من مانە شانازی بوو کە لەگەڵ مامۆستاکانی یەکتریمان ناسی. هەستم ناکرد کە مامۆستای خۆم وەکو مامۆستای خۆم ڕەفتاریان لەگەڵ ئێمەدا دەکرد. زۆر سوپاس. ئێمە هاتوون بۆ قوتابخانەی جیهانی سلێمانی. زۆرمان بەدڵ بوو، شتێکی خۆشمان کرد، چون بۆ پۆلەکان پۆلی 6 پۆلی 7 ئەوانە چون بۆ ئەوانە و پۆلی کۆمپیوتەر و پۆلی میوزیک ئەوانە ئیتر گەشتێکی خۆشمان بەسەرنا. اليوم اجينا على مدرسة جيهان سليمانية، كان كلش حلو، الزيارة هم حلوة، درسنا دروس، سوينا اصطفاف، كان كلش حلو. So we visited Jihan Sulaimani today. We visited the school, the kindergarten, and also the college. Everything was perfect. We are so grateful for their kind and warm welcoming. We enjoyed every part of this activity, and we would be so happy if they visit us back in Kirkuk and to exchange informations and nice activities. Everything was perfect here. I think like the classes, the activities, the way they prepare their classes, the decoration, everything was cool. Thank you so much Jihan Sulaimani for that great collaboration, and we are so thankful for you again. ئەمڕۆ قوتابخانەی جیهانی کەرکووک سەردانێکی قوتابخانەی جیهانی ناحکومی سلێمانیمان کرد بە باشمان زانی لە نزیکەوە ڕاو ئاڵوگۆڕکردنی زانیاریەکان بە یەکتر بناسێنین. بەڕاستی گەشتەکەمان یان سەردانەکەمان سەردانێکی زۆر گرنگ بوو. لێرانە بینیمان هەندێ لە پێشکەوتنی لە ڕووی زانستیەوە و لە ڕووی تەکنیکی و هونەریشەوە هەموو شتەکانمان زۆر بە باشی بینی. دەستخۆشی لە بەڕێوەبەری قوتابخانە دەکەم. بەڕاستی جێی دەستی دیار بوو. دەستخۆشی هەمان شێوە لە بەڕێوەبەری داینگەکەش دەکەم بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک شتەکانیان جوان ڕێخست بوو و دیارە شتەکان هەمووی بەرەو پێشچوونەوە لە قوتابخانەکەش و ئەم سەردانشمان تەنها بۆ قوتابخانەی جیهانی سلێمانی و هەندێک لە قوتابخانەکانی ترژ ئینشاءڵڵا ئەنجامی دەدەین بۆ بەرەو پێشچوونی قوتابخانەی جیهانی کەرکووک.